کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکەماندا بەشی دووەمی هەڵسەنگاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگەڕی ئێران ڕاهی کاریگەر پێشکەشتان دەکرێت لە ژێرناوی سەر لێ شێواوی ئستراتیژی ململانەی باندە حکوومەتیەکان پێشڕەوی ئاخێزی شۆڕشگێرانە. خاڵی چوارەم ئاسۆی شۆڕش. پێشهاتەکانی ئەمڕۆی وڵات تەنها لە چوارچێوەی دەسەڵاتی دەستگای وەلایەت و دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکار و دادوەری سەر بە وەلایەتەدا بەرتەسک نەبووتەوە. ئەکتەرێکی سەرەکی لە سیاسەتی ئێستای ئێراندا بریتیە لە حزور و کاریگەری و هێزی بەردەوام لە ڕوو لە گەشەی ئاخێزی شۆڕشگێرانەی ژن ژیان ئازادی کە مۆرکی خۆی لەسەر هەموو پێشهاتەکان بەجێدێڵێت. لە دوو گەڕی کۆتایی هەڵبژاردنەکانی ئەم دوایانەدا ڕۆڵی ئەم بزوتنەوەیە لە ڕێبەری بزوتنەوەی بایکۆتی هەڵبژاردن و سەپاندنی گۆشەگیریەکی سیاسی بێوێنە بەسەر دەسەڵاتدا زۆر بەرچاو بوو. ڕاستێکی تری حاشا هەڵنەگر ئەوەیە کە پێش هاتە کۆمەڵایەتی و فەرەنگیەکانی ئێستای کۆمەلگای ئێران لەژێر کاریگەری سەرکەوتنی شۆڕشی فەرهەنگی کۆمەڵانی خەڵکی ئێران لەسەر بەستنی ئاخێزی شۆڕشگێرانەی ژینادایە. هاوکات لەگەڵ ئەم شۆڕشە فەرهەنگیەدا بزوتنەوەی چینایەتی داواکاری تەوەریش بە تەواوی هێزەوە بەرەو پێش دەچێت. هەڵوێستی هەڵسوراوانی سنفی لە بایکۆتکردنی هەڵبژاردن و پێداگریان لەسەر دروشمە داواکاری تەوەرەکانی وەک پێویستی پێکهێنانی سندیکا و ڕێکخراوە سنفیە کرێکاریەکان، جەختکردنەوە لەسەر دروشمی ئازادی زیندانیانی سیاسی و ویست و داواکاریەکانی تر، گرنگی و قورسایی بزوتنەوەی داواکاری تەوەر نیشان دەدات کە دەتوانێت لە کەلێن و قوڵبوونەوەی قەیرانەکان لەسەرەوە بەمەبەستی گەشە و پەرەسەندی خۆی کەڵک وەربگرێت. گوشاری بزوتنەوەکە لە خوارەوە لەسەر بەستێنی پەرەسەندنی قەیرانەکان لەسەرەوە کۆمەڵێک ئەگەر و ئیمکانی نوێ دەڕەخسێنێت بۆ بەرەو پێشچوونی بزوتنەوەی شۆڕشگێرانە. ئاشکرایە کە ئەم ئامانجە لە ناو سندوقەکانی دەنگدانی ژێردەسەڵاتی وەلایەتی فەقی و سپای پاسداران یان بە پشتبەستن بە سەرۆک کۆمارێکی بناژۆخواست کە بە شێوەی مەسلەحەتی بۆتە ڕفۆرمخواست بەدینایەت. بەبێ تێکشکاندنی دام و دەستگاکانی سەرکتوو، بەبێ لە کارخستنی پێکهاتەی بڕۆکراتیکی دەوڵەتی لە ڕێگەی خەباتێکی کۆمەڵایەتی و مەدەنی بەربڵاو ڕووخاندنی دەسەڵاتی مطلقەی وەلایەتی فەقی بە شۆڕشی جەماوەری کۆمەڵانی خەڵک ناتوانرێت ڕێگا بۆ پێکهاتنی ناوەندەکانی دەسەڵاتی زۆربەی هەرە زۆری کۆمەلگا خۆش بکرێت و سەرنجام دامەزراوەکانی دەسەڵاتی جەماوەر لەسەر وێرانەی پێکهاتەکانی ستەم و سەرڕۆیی مەسحەبی دابمەسرێت. خاڵی پەنجەم، گرنگی بزوتنەوەی داواکاری تەوەر. حزوری بەهێزی بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، خانەنشینان، مامۆستایان، پەرستاران، دادخوازان، داکۆکیکارانی ژینگە، بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان و نەتەوەستەم لێکراوەکان لە دەوری داخوازیە تایبەتەکانی ئەم بزوتنەوانە و داخوازیە هاوبەش و گشتگیرەکانیان ڕەمزی سەرەکی ئاراستەکردنی هەلومەرجی شۆڕشگێرانەی ئێستای ئێرانە بە گوێرەی بەرژەوەندی زۆرینەی کۆمەڵگە. جەماوەرێکی کە لەژێر گوشارەکانی بژێوی ژیانیاندا وەگیان هاتوون، هیچ ڕێگایەکی تریان نییە جگە لەوەی کە پێویستە بۆ دەربازبوون لەو دەوزەخەی کە ڕژیمی ئیسلامی دروستی کردووە قۆڵی هیمەتی لێ هەڵبماڵن و لێبڕاوانەتر لە هەمیشە نەبەردی چارەنووسازی خۆیان لە هەموو بوارەکاندا لە دژی سەبەبکاران و خۆڵپێنەرانی ئەم هەژاری و نەهامەتیانە بەرەو پێش بن. بەڵام ڕژیم لەلایەکەوە نەیتوانیوە وەڵامی ئەم داخوازیانە بداتەوە و هەر خەبات و ناڕزایەتیەک لەو پێناوەدا بە توندی سەرکوت دەگات و لەلایەکی دیکەشەوە ئەم تێڕوانینەی ڕژیم هەم ویست و داخوازی بزوتنەوەکان بە سیاسی دەکات و هەم بزوتنەوە داواکاری تەوەرەکان دەکات بە خەباتێکی ڕۆژانە و بەردەوام. خەباتێکی کە ڕێکخرا و ڕێبەری بزوتنەوەکان لە ناخی خۆیدا شکڵ پێدەدات و پێشمەرجەکانی دامەزراندنی دەسەڵاتی سیاسی لەلایەن زۆرینەی ڕەهای کۆمەلگاوە دابین دەکات. دەسەڵاتێکی سیاسی زۆرینە بۆ کۆمەلگایەکی ئازاد و بەرابەر و بەدوور لە هەر چەشنەستەم چەوسانەوە هەڵاواردنی چینایەتی و ڕەگەزی و نەتەوایەتی کۆمەلگایەک لەسەر بنەمای ئازادیە سیاسیە بێشەرت و مەرجەکان و دموکراسیەکی هەمەلایەنە
لە بواری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدا، کۆمەڵگایەکی کە تێیدا گەشە و بەرەو پێشچوونی ئازادانەی هەر تاکێک مەرجی گەشە و بەرەو پێشچوونی ئازادانەی هەمووانە. هەر بۆیە گومان لەوەدانە کە پەیداویستیەکانی بنیاتنانی کۆمەڵگایەکی لەو چەشنە لە سبەی ڕۆژی دوای نەمانی کۆماری ئیسلامیدا لە ڕێگەی ڕێخستنی قوڵ و بەربڵاوی بزوتنەوەی داواکاری و لە خەبات و ناڕزایەتیەکانی ئەمڕۆدا پێکدێن. خاڵی شەشەم مەترسی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کوشتاری خەڵکی بێدفاعی غەزە لەلایەن دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیلەوە بێپسانەوە بەردەوامە. ژمارەی کوژراوەکانی ئەم شەڕە نابەرابەرە 38,000 کەسی تێپەڕاندووە کە زیاتر لە 15,000 کەسیان منداڵن. ئەوەی ئەمڕۆ لە غەزە دەگوزارێت نەک شەڕێکی دوولایەنە بە مانای ڕاستەقینەکەی بەڵکو جێنۆسایدێکی بە ئەنقەست لەلایەن ئەرتەشی فەرمی وڵاتێکەوە بۆ لەناوبردنی خەڵکی فلستینە. دەوڵەتی ئیسرائیل کە لە ژێر گوشاری توندی بیرروڕای گشتی جیهان و چین و توێژە پێشڕە و پێشکەوتن خوازەکانی کۆمەلگای ئیسرائیلدایە بە شێوەیەکی ڕیاکارانە چۆتە ناو دانوستانەکانی ئاگربەست و بەکردەوەش بەردەوامە لە کێڵانی کەرتی غەزە و کوشتاری خەڵکی بێدیفاع. دەوڵەتی ئێستای ئیسرائیل کە مانەوەی بەسراوەتەوە بە شەڕ و پاراستنی بارودۆخی شەڕ و ئامادەباشی نظامی ئامادەکاری دەکات بۆ شەڕ لەگەڵ حیزبوڵڵا لە لوبنان پاش کۆتایی شەڕی غەزە. ئەگەرچی بەرژەوەندی زلهێزەکان لە بەرپاکردنی شەڕێکی بە تەواو مانادانە، بەڵام ناکرێت مەترسی هەڵگیرسانی شەڕێکی لەو شێوەیە کە بێگومان بەربڵاوتر و وێرانکەرتر دەبێت لە شەڕی غەزە لەبەرچاو نەگیرێت.